جموجۆڵە دیبلۆماسیەکان بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە چەقبەستوێ ئێستا عێراق بەردەوامە ناڕەزایەتی ناوخۆیەکانی ڕەوتی سەدر هەر درێژەی هەیە پێشبینی دەکرێت کە ئەم ئاڵۆزیانە بە شێوازێکی دیکە لە هەفتەکانی داهاتوودا لە نێو خۆپیشاندەران و خۆپیشاندانەکاندا ڕەنگ بداتەوە داهاتوی عێراق بەرەوکوێ دەچێت و ئایا ئەتوانرێت لەم دۆخە عێراق ڕزگاری ببێت زیاتر قسە دەکەم میوانێکم لە بەغداوە لەگەڵ دەبێت بەڕێز باسل کازمی نووسەر و شارەزای سیاسی بەڕێز باسل ئەم کاتت باش ئەمێ بۆچوونی جەنابەت سەبارەت بە کۆبوونەوەی دوێنەی لایەنە سیاسیەکانی عێراق و هەڵوێستی ڕەوتی سەدر بزانم سەدر ئامادەی دانیشتن نابێت و ئەنجامەکەش ڕەت دەکاتەوە ئەمە واتای چی دەگەێنێت؟ وەڵێ دیارە میوانەکەم وێنەکەی بەباشی ناگاتە لای من ئەگەر ئامادە بێت جارێکی دیکە لەگەڵ بەڕێزی زیاتر قسە دەکەم سەبارەت بە و ئاڵۆزیانەی کە ئێستا لە عێراق هەیە بە تایبەتی دوێنێ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی عێراق بە بەشداری سێ لایەنی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی پەرلەمان و لایەنە سیاسیەکانی دیکە بەڕێوە چوو نوێنەری سەدر ئامادەی دانیشتنەکە نەبوو چوارچێوەی هەماهەنگی لەو دانیشتنەدا بەشدار بوون بەڵام ڕاگەنرابێکی پێنج خاڵیان بڵاو کردەوە نەیتوانی کە دۆخەکە هێور بکاتەوە ڕەوتی سەدر لە ڕێگەی وەزیرەکەیەوە ڕەتی کردەوە کە ئەنجامانە قبول بکات میوانەکەم لەگەڵمە لە بەغداوەم جارێکی تر پرسیارەکەم ڕاستی بەڕێز زیان دەکەم بەڕێز باسل کازمی من پرسیاری ئەوم لێ کردی کە دوێنێ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بەڕێوە چوو سەدر ئامادەی دانیشتنەکە نەبوو ئەنجامەکانیشی ڕەت کردەوە خوێندنەوەی چی بۆ ئەم بابەتە دەکرێت؟ سەرەتا سڵاوێکی ڕێزێکی تایبەت بۆ کوردستان 24 و بینەرانە بەڕێزەکانتان لە ڕاستیدا ئەم دانیشتنە وەکو ئەوانی دیکەی دەرئەنجامێکی نەبوو چونکە ئەو کەسانەی کە لەوێ ئامادە بوون لایەنێکی سەرەکی کە تێیدا بەشدار نەبوون بۆیە هیچ دەرئەنجامێکی لێ نەبوو هەر کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت هەر گفتوگۆیەک ئەنجام بدرێت ئەگەر بێت و لایەنی سەرەکی کە سەدرەکانن بەشدار نەبن یعنی تۆ کێشەکە چارەسەر نابێت مانای ئەوەیە کەوا ئەو لایەنە تەنیا هەوڵەدەن بلێک باز نەدا بخولێنەوە بەڵکو دەبێت بەڕاستی هەندێک لایەن بە تایبەتی لە چوارچێوەی هەمانگەنێت سازش بکەن لەسەر پرسەکان بەڕاستی سەدر بۆ خۆی خۆی هەموو لایەنە سیاسیانە ڕەتەکاتەوە کە لە ناو چوارچێوەی هەماهەنگیدان و ئامادە نیە لەگەڵیاندا بنشێ بە هیچ جۆرێک بۆیە وەکو دەبینین تاوەکو ئێستاکە نەکۆبوونەوەی دوێنە و نە ئەو هەوڵەکانی دیکەش هیچ سەریان نەگرتووە زیاتر هەوڵێک بووە بۆ لایەنە کەسیەکان بۆ خۆی بتوانن بە ژەوەندی شەخسی خۆیان بێننە پێشەوە بۆیە هەر هەوڵێک لەم شێوەیە هیچ چارەسەری کێشەکە ناکات و زیاتر خولانەوەیە لە دەوری یەک باز نەدات چونکە دەبێت سەدرەکان بێنە پێشەوە بۆ گفتوگۆکردن ئەمە هەنگاوێکی تازابێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەدەر لەمە هیچ گفتوگۆیەکی نیشتیمانی بوونی نیە. باشە هادی ئامری سەرۆکی هەڵپەیمانی فەتح چۆتە سعودیە دیارەکە حتمما یەکێک لە بابەتەکانیش پرسی ئێستای عێراق و ئاڵۆزیەکان دەبێت ئایا سعودیە دەتوانێت ڕۆڵێکی نێوەندگیر بگیرێت بۆ چارەسەری ئەم کێشانە؟ بەڕاستیدا سعودیا ڕەنگە بتوانێت ڕۆڵێکی نێوەنجێری بگێڕێت بەڵام نیشتیمانی عەرەبی بە شێوەیەکی گشتی لایەنە عەرەبیەکان بەتوندی ڕەتێکەنەوە لەوەی کە کۆمەڵێک میلیشیاکان هەنوو ڕۆڵیان هەبێت لە عێراقا واتە دەوڵەتانی عەرەبی ئێستاکە هاوڕان لەگەڵ سەدرا لەوەی کە کۆتایی بە نفوزی ئەم میلیشیا حەزبیانە بێنن کەوا لەلایەن دەوڵەتێکە و پاڵپشتی دەکرێن بۆیە زۆر قورسە کە عەمار حەکیم بتوانێت ڕەزامەندی سعودیا بەدەست بێنێ بۆی بتوانێت ڕۆڵێکی کاریگەر بجێڕێت و لەگە سەدرا قسە بکات تاوەکو قەناعەتی پێ بکات بێتە گفتوگۆکردنەوە چونکە بەشێکی زۆری عێراقیانش بۆ خۆیان هاوڕان لەگەڵ سەدرا لەوەی کەوا لە ڕابردوودا ئەم میلیشیا حزبە سیاسیانە و میلیشیا عەسکەریانە ڕۆڵێکی خراپیان بینیوە بۆیە ئەمانە هەوڵدانێکی بێدەرئەنجامە بن بە بڕوای من ناگەن بە چارەسەرێکی باشە وەکو ئاماژەم پێکرد عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە لە سعودیە بەڵام بڕیارە هادی ئامری سەرۆکی هەڵپەیمانی فەتح لەگەڵ سەدر کۆ ببێتەوە ئەگەر سەدر ئامادەی کۆبوونەوە و توێژ لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی پێت هیچ لە ئەم بابەتانە دەگۆڕدرێت کە ئێستا لە ئارادان؟ بە بڕوای من نەخێر سەدر تاوەکو ئێستاکە پێداگیرە بەو چەند مەرجی کە هەیەی کە پێشتر پێشنیازی کردووە و بەردەوامیشە لەسەری بۆ چوونی خۆی نەگۆڕیەوە بەڵام هادی ئامری و چوارچێوەی هەمانگی هەوڵەدەن
کە هەرچی لە بەردەستیان ناوکو کارت بەکاری بێنن بۆی بتوانن کە قەناعەت بە سەدر بکەن تاوەکو بچنە گفتوگویەکی نیشتیمانیەوە و ڕێککەون لەسەر پرسێکی دیاری کراو. بەڵام بە بڕای من سەدر تاوەکو ئێستاکە پێداگیرە لەسەر برایەکانی و گۆڕانکاری لێ ناکات. بۆیە ئەوەی کە ئێمە دەیبینین بەڕاستی تا ئێستا دەبێت گەلی عراقی بڕیار بدەن، دەبێت بڕیار بچێتەوە دەستی ئەوان، هیچ چارەسەرێکی دیکە لە بەردەستدا نییە. ئەو خەڵکە داوای چاکسازیەکەن، داوای گۆڕانکاریەکەن، داواکەن ئەم دەموچاوانە نەمێنێن. بۆیە لەم چوارچێوەیەدا من پێم وایەکەوە هەموو ئەم هەوڵانە هەوڵی چوارچێوەی هەمانگین، بەڵام بیست دەرئەنجامێکی لێ نابێت و هیچ شتێکی لێ سەوز نابێت. لە ڕاستیدا من پێشبینی ئەوە دەکەم لەوەی کە تاوەکو ئێستاکە کە وەکو دیارە هیچ زانیاریەک نییە لەوەی کەوا هادی عامری سەردام بکە، بۆیە پێشبینی ناکەم هەڕوو بدە سەردانەکە، چونکە هێشتا هیچ ڕێکەوتنێک نەکراوە لەسەرەوەی کە گفتوگۆ بکەن بەیەکەوە. بۆیە ڕەنگە گەر هادی عامری سەردام کات و سەدر ڕازی بە لەگەڵیا ئەوە مفاجئەیەکە کە ڕوودەدات و ڕەنگە بابڕاستی دانیشتنش بکرێ. ئێمە نازانین بەرەو چوەچێ، بەڵام ئەوەی کە من دەیبینم تۆزێک قورسە کە دانیشتن بەیەکەوە بکەن، بەڵام هەموو ئاماژەکان بەرەو ئەوە دەڕۆن دەبێت کە چوارچەوەی هەمانگی سازش بکات. ئەگەر سازش نەکات بۆ سەدرەکان ئەوە هیچ دەستپێشخەریەک دەرئەنجامی نابێت و لە گرنگترین ئەو دەستپێشخەری و سازشانەیش کە ئەیکەن ئەوەیە کە بێ مالیکی دوور بخرێتەوە و هەروەها بابەتی پەرلەمان هەڵبوەشێتەوە و هەروەها ئەو هێزە چەکدارە نیکە لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەتن دوور بخرێنەوە و سنووردار بکرێن. ئەگەر بێت و ئەمانە نەکرێت بە بڕای من هیچ زۆر باشە. بەڕێز باسل کازمی نووسەر و شارەزای سیاسی، سپاس لە بەغداوە لەگەڵمان بوویت.